سڵاو من ئارام عەبدوڕەزاقم مامۆستای زیندە زانیم لە ئامادەی ڕزگاری کوڕە. دەرسی ئەو ڕۆماندەین پرسیارە وەزاریەکانی بەندی هەفتەم کەرتی دووەم باسەکەین. هەم ڕوویانەکەینەوە هەم حەلیشانەکەن لۆی بە ئاسانی بتوانیت لە کەرتی دووەم شارەزا بین. ئەو پرسیارەمان هەیە لە پرسیارێکی وەزاریە زانم چی دەڵێتن. خشتە چیدایە؟ زانم ئەو خشتە چی دەڵێتن. ئەو خشتەیە ئەنجامی چەند جوودبوونێک لە نێوان ڕووەکەکانی پۆڵکەی تۆلووس و تۆترس نیشان دەدا. ئێستا مەچمان هەیە تۆلووس لە تۆترسێ دەین. یەک سیفەتە باشە کەوتەوە تاکە تووڕەکبوونە. لە کام جوودبوون لەو جوودبوونانەی لەم خشتەیەدا هەیە بۆ ماوەبابەتی باو بەم شێوەیە. یانی ئەوەی داتەمە کە ئەوە ڕاستەکەیە کامە لەوان بەو شێو دەرەچیتن لەگەڵ ڕێژەکە دەرچیتن چ دەکەین؟ ئەوە ئار کەپیتاڵ ئەوەی ئاری کاتێک ئار کەپیتاڵ زاڵە ئارسمۆڵ بەزیوە. باشە بەزیوەکە ئێستا ئێمە ئار کەپیتاڵ ئارسمۆڵ لە چ درایە لە ئارسمۆڵ درایە. باشە ئەوە ئارسمۆڵ بەزیوەکی دەی بزانی تۆلووس زاڵە یان تۆترس زاڵە بیاگەدار بی تۆترس بەزیوە ئەوە تۆترس باشە ئەوەشان تۆلووسەکەیە. باشە ئەگەر ئەمە ئار کەپیتاڵ ئارسمۆڵی لە ئارسمۆڵی دەین ئێستا دەبی بۆ شەوی بیتن. باشە یعنی لووسی لە ترسی بدەین ئەوە لووسمان لە ترسیدا. ئایا ئەو ڕۆژە دەرەچی ئەگەر هەموو لووس دەرەچی تەماشا بکەین. ئایا لێرە چ دەکەین؟ لووسی لە ترسێ دەین لێرە بتە چارگۆشە چی بکە باسانی. باشە ئەوە ئار کەپیتاڵ ئارسمۆڵ لێرە ئار کەپیتاڵەکی لێرە دانین ئارسمۆڵەکی لێرە دانین ئەوە شەم بامەشەوە ئارسمۆڵ حەلیکە ئەبێتە ئار کەپیتاڵ ئارسمۆڵ ئایا ئەگەر لووسی لە ترسیتێن بە پێوە خشتەیە 100% هەمیان لووس دەرەچێ نەخێر نیوەیان لووسە نیوەشان چرچە یعنی یەکەم ڕاست نییە. باشە دووەم لووسی لە ترسی بدەین ئەوە لووس لە لووسی دووەمی شەخەڵەیە. ئەی سێم ئەگەر لووسی لە ترسی بدەین لووسەکە کووە ئار کەپیتاڵ ئارسمۆڵ بەمەی گوتیە لە چ بدەین لە ترسی ئارسمۆڵ وەرە چی بەسەر دێ ئەبێتە وەکو تازە ئەبێتە ئار کەپیتاڵ ئارسمۆڵ نیوەیان تۆلووس دەرەچێ نیوەشیان تۆلووس دەرەچێ نیوە بە نیوە ینی ئەو ڕێژە ڕاستە کامە پرسیار وەڵامی سی وەڵامە ڕاستەکەی کە تاقینەوەی سێم جوودبوونی سێم وەڵامە ڕاستەکەیە. ئەو پرسیارە ئەبدان کورد چی بەسەر دێتە ئەرێ ئەگەری دەرکەوتنی تاکێک بۆ ماوە بابەتەکە جی کەپیتاڵ بی کەپیتاڵ چەندە چی لەمە دەوێ جی کەپیتاڵ بی کەپیتاڵ ئایا ئەوە دەرەچی لە چ ئەگەر بزانیت بۆ ماوە بابەتی دوو باوانەکە یەکێکیان جی کەپیتاڵ بی کەپیتاڵ بێ یانی ئەمە جی کەپیتاڵ بی کەپیتاڵ لە چ بدەین لەو بۆ ماوە بابەتە ئەویتریان جی کەپیتاڵ بی سمۆڵ بدەین. ئایا گەر ئەو دوو بۆ ماوە بابەتە لێک بدەین ئەوە دەرەچی باش تەماش بابەتجان بەس بە چاوتوانی حەلیکەی. ئایا لێرە گەمیتەکان کو دەرەچی لێرە یەکڕگە ئەوەش یەکڕگە یەک جۆر گەمی دەرەچی ئەبێتە جی کەپیتاڵ بی کەپیتاڵ ئادی لێرە ئەوە دوو ڕێگە ئەوە یەک ڕێگە ئەبێتە جی کەپیتاڵ بی سمۆڵ جی سمۆڵ بی سمۆڵ. ئایا جی کەپیتاڵ بی کەپیتاڵ لە جی کەپیتاڵ بی سمۆڵی دەم بی کەپیتاڵ دەرەچی نەخێر دەرناچی کە بابزانین جی کەپیتاڵ بی کەپیتاڵ لەوەی بدەم چ دروستە بێ ئەبێتە جی کەپیتاڵ بی کەپیتاڵ بی سمۆڵ دەرچوو نەخێر ئەوەی لەوێ دەدەم ئەبێتە جی کەپیتاڵ جی سمۆڵ بی کەپیتاڵ بی سمۆڵ. ئایا دەرچوو دەخێ دەرناچی پادەم دەرناچی ڕێژەی دەرکەوتنی چەندە
سفر دەرناچی هەر بە چاو دیارە ئەوە دوو بی کەپیتاڵن ئەوە دوو بی سموڵن ئێدەبی بی کەپیتاڵ هەبی تا بی کەپیتاڵ دەرچی کەواتە ئەمە سفرەکەی هەڵەبژێریم. پرسیاری سێم لە لێکدانی نێوان دوو باوانی دووڕەک ئەم دانێن بەو شێوەی ئای کەپیتاڵ ئەی سمۆڵ ئای کەپیتاڵ ئەی سمۆڵ دووڕەکم لە دووڕەجیدا ڕێژەی نێوەکان بەم شێوەیە ئەگەر دووڕەج لە دووڕەجی دەم لە تاکە دووڕەک بوون کو دەرەچی لێر کو دەرەچی هەمیشە دووڕەک لە دووڕەجیدە کو دەرەچی ئای کەپیتاڵ ئای کەپیتاڵ ئای کەپیتاڵ ئەی سمۆڵ ئای کەپیتاڵ ئەی سمۆڵ ئەی سمۆڵ ئەی سمۆڵ باشە کو دەرەچیتن یەکیان ئەی کەپیتاڵ ئەی کەپیتاڵە دوویان ئەی کەپیتاڵ ئەی سمۆڵە یەکیان ئەی سمۆڵ ئەی سمۆڵ یعنی چەند یەک دوو یەک ئەو ڕۆژە دەرەچی ڕێژەی چێ ڕێژەی بۆ ماوە سێ بۆ یەکە نەخێر سێ بۆ یەک بەو شێوێ نەخێر یەک دوو یەک هەمیشە لە تاکە دووڕەک بوون دووڕەجی لە دووڕەجی دەم بۆ ماوە بابەت یەک دوو یەک دەرەچی باشە بابەتجان پرسیاری چارەم ئەو پرسیارە نەزانراوە شدا بەبزان کو حەلەکەین دەڕوەچی پۆلکە ڕوخساری درێژی قەت تی کەپیتاڵ زاڵە بەسەر ڕوخساری قەت کورد ئەوە زانین تی کەپیتاڵ زاڵە تی سمۆڵ قەت درێژ زاڵە قەت کورد بەزیوە گوڵ ئەرخەوانی پی کەپیتاڵ زاڵە بەسەر گوڵ سپی پی سمۆڵ لە لێکدانی دوو ڕۆچی پۆلکە یەکێکیان قەت درێژ و گوڵ ئەرخەوانی بوو قەت درێژ و گوڵ ئەرخەوانی ئەوی تریان نەزانراوە بوو یعنی ئەو پرسیاری کو حەلەکەین بابەجان تەماشا قەت درێژ و گوڵ ئەرخەوانی باش لە چندا ئەویتریان نەزانرا بوو ئەویتکە نازانی چییە باشە کە نەمزانی ئەدیکو حەلکەم دەبی ڕێژەی وەچەکانم بداتێ باش ڕێژەی وەچەکانی کووە ئەم ڕێژیان لێ پەیدا بوو سێ قەت درێژ و گوڵ ئەرخەوانی سێیان کو دەرچووە قەت درێژ و گوڵ ئەرخەوانی سێیان قەت درێژ گوڵ ئەرخەوانی بوو باشە سێ تریان قەت درێژی گوڵ سپیە سێشان قەت درێژی گوڵ سپیە یەکیان قەت کورتی گوڵ ئەرخەوانیە یەکیان قەت کورتی گوڵ سیا گوڵ ئەرخەوانی قەت کورتی گوڵ ئەرخەوانیە ئەوی تریان یەکیان قەت کورتی گوڵ سپیە تەماشا بابەجەم پرسیارێکی وەزاریە ڕوخسارێکی دا ڕوخسارێکی نەزاندراوە ئەیکو ببینمەوە ڕێژەی وەچەکانی دەیە دوتە دووڕەک بوون چکە دوو سیفەتمان هەیە ئەگەر قەت درێژی گوڵ ئەرخەوانی لە نەزاندراوێک بدەم ئەو ڕێژانێ دروست بووە چی دەوێ بۆ مابابەتی نەزاندراوەکەم دەوێتن یەکو بزانم تەماشا ئەمە دەبی بگەڕێنەوە سەر تاکە دووڕەک بوون ڕێژەی تاکە دووڕەک بوون لۆمان لە ئاسان بیتەوە تەماشا بابەجە لەبەر سیفەتی قەت درێژ سێ قەت درێژ ئێستا چەند قەت درێژم هەیە لێرە سێ لێرەش سێ ئەوە شەش قەت درێژن وایە چەند قەت کورتن یەک دوو لەگەڵ دوو قەت کورت لەو حالتە بابەجان تەماشا 6 بە 2 ونیە ژمارە گەورەکەی دابەشی ژمارە بچووکەکەی کە 6 دابەش 2 3 2 دابەش 2 1 ئایا ئەمن لە قەت درێژ و قەت کورتێک کەنجین سێ بۆ یەک دەرەچی سێ ڕوخسار سێ زاڵ و یەک بەزی ئەگەر دووڕەجی لە دووڕەجی دەم وایە کەواتە ئەوە قەت درێژم هەیە لێرەش ئەبێتە قەت درێژ باشە ئەو لێرەش ئەبێتە قەت درێژ ئەوە دیتمەوە ئەگەر قەت درێژی بە دووڕەجی لە قەت درێژی دەم ئەوە ڕوخسار سێ بۆ یەک دەرەچی ببینە سەر گوڵ ئەرخەوانی گوڵ سپی چەند گوڵ ئەرخەوانیم هەیە لێرە سێ
لێرە شێک چار گوڵ ئەرخەوانیم هەیە. چەند گوڵ سپیم هەیە؟ لێرە سێ، لێرە شێک چاری گوڵی سپیم هەیە. یعنی ڕێژەی ڕوخسارە بابەت چەندە؟ 1/1 4 بە 4 نیوە بە نیوەیە. باشە لە چ کاتێک نیوە بە نیوە دەرەچی؟ ئەگەر دووڕەجی لە بەزیوی بدەم بگەڕێن سەر ڕێژەی بۆ مابابەتی وەچەکانی تاکە دووڕەک بوون. ئەگەر گوڵ ئەرخەوانی لە گوڵ سپی بدەم یعنی چێ؟ دووڕەجی لە بەزیوی بدەم، دووڕەکە زاڵە لە بەزیوی بدەم، کەواتە بۆ ماوە نەزانراوەکە چێ؟ قەت درێژی گوڵسپی. کامە ڕاستە؟ قەت درێژی گوڵسپی. لقیدی ڕاستە. باش بابەجە ئەوە لەسەر نەزانراوەکە بەو شێوەیە حەلەکرێ. ئەو پرسیارەمان هەیە لەو پرسیاری ڕێبەری پرسیاری پێداچوونەوەی بەندی هەفتەمە بیرکردنەوەکە فراوانکردنی ئاستۆ بیرکردنەوە. لە لێکدانی دوو ڕۆکی پۆڵکە قەت درێژ و گوڵتەوەرەی قەت درێژ گوڵتەوەرەی ئەو مەچانە پەیدا بوون. 18 ڕۆکی قەت درێژ و گوڵتەوەرەی. تەماشا بەجە 18یان کو دەرچووە؟ قەت درێژ و گوڵتەوەرەی. قەت درێژ گوڵتەوەرەی زاڵ و زاڵ دەرچوون. باشە 6یان ڕۆکی قەت درێژی گوڵوتکەی. 6یان قەت درێژی گوڵلوتکەی یعنی کو 6یان زاڵ و بەزیو دەرچووە. 5یان قەت کورتی گوڵتەوەرەی. قەت کورتی گوڵتەوەرەی قەت کورت بەزیوە، تەوەرەی زاڵە. باشە 2شیان قەت کورتی گوڵلوتکەی. 2 تریان قەت کورتی گوڵلوتکەی دەرچوونە. قەت کورتەکە بەزیوە، لوتکە یەکەش بەزیوە. باشە مامۆستامار هەرمان کردیە ڕێژەکە 9-3-3-1 بووە، 3-3-1-1 بووە، وایە؟ ئەنی ئەو ڕێژانمان نەمان دیتە ڕێژە بگاتە 8 و 6 و 8 6 5 2 شتیوان نەدیتە. بابەتجە ئەوە تەجروبەی واقعەکەیە، حەقڵەکەیە. لێرە مەچ دەکەین گەورەترین ژمارە دابەشی بچووکترین ژمارەیەکی. باش بابەجان ئەو حالەتە هاتووە گەورەترین ژمارە دابەش بچووکترین ژمارەیەکی. 18 دابەشی 2 ئەکاتە 9 یعنی 9یان قەت درێژی تەوەرەی بوون. 6یان دابەشی 2 بکەین ئەکاتە 3. 5یان دابەشی 2 بکەن بە نزیکی باسیەکەین ئەکاتە 3. 2 دابەش 2 1. باشە لە چ لێکدانێک ڕێژەی ڕوخسار بابەت 9-3-3-1 لە چ لێکدانێک؟ دووڕەک لە دووڕەک جوتە دووڕەک بوون، دووڕەک یەک ڕگە نەخێر، تاکە دووڕەک بوون نەخێر، جوتە دووڕەک بوون یەکڕەک و یەکڕەک نەخێر، جوتە دووڕەک بوون دووڕەک و دووڕەک. بەو شەوی باشە بابەجان. پرسیاری شەشەم لە کاتی لێکدانی دوو ڕۆکی شەوبۆی گوڵپەمەی. باش ئەمانە پەیدا دەبن. ئەمە گوتمان ئەوە گەر بە بیرت مابی گوڵپەمەی لە گوڵپەمەی بدەین. گوڵپەمەی لە گوڵپەمەی بدرێ. پەمەیەکە کو بوو؟ دووڕەک بوو، RW لە RW بدرێ. ئایا پەمەی لە پەمەی بدەن کو دەرەچیتن؟ پەمەی لە پەمەی درام کو دەرەچی؟ R کەپیتاڵ R کەپیتاڵ RW RW WW. باشە 125یان ئەوەتە 125یان گوڵ سوورە، 150یان گوڵی پەمەیە، 125شیان
سپیە 25 50 25 25 50 25 لەقی سی بەو شێوەی حەلەکەی پرسیاری هەفتم لە پرسیاری هەفتم چمان هەیە لێکدانێکی بۆ ماوەی چەند جارێک بەجێهێنرا 798 ڕۆکی قەت درێژ و 266 ڕۆکی قەت کورت پەیدا بوو لێرە دیقەت دێ قەت درێژ چەندە تقریبا 800 وینە زیاتر لە قەت کوردی پەیدا بووە ئەگەری دەرکەوتنی چمان هەیە ئەگەر داوای ئەگەریەکە ئەگەری دەرکەوتنی ڕوخساری قەدی کورد چەندە ئەماڵێن ئەگەر یەکسانە بە چێ داوا چی لەمە کردی ئەگەری دەرکەوتنی ڕوخساری قەد کورد ئەڵێن ڕوخساری قەد کورد بەسەر چێ بەسەر کۆی ڕووداوەکان یعنی چێ ڕوخساری قەد کورد چەندە 266 کۆی ڕووداوەکان چەندە یان هەردوو ڕوخسارەکە کە دەرچوو بیتنی ئەو دوانە کۆ دەکەینەوە 798 کۆ 266 ئەکاتە چەند یعنی 266 بەسەر تقریبا ئەکاتە 1604 بەو شێوەی داوای کردێ بەو شێوەی حەلەکەی وەڵامی ئەی ڕاستە قەد هەموو داری ئەگەر کەمەکە بەسەر زۆرەکە ئەو دوانە کۆکەینەوە دابەشەکەین باس دابش کۆی گشتێکی یەکەین داوای ڕوخساری قەد درێژی کرد بوو ئەڵێن 798 بەسەر 1604ەکە پرسیاری هەشتام لێکدانێک لە نێوان دوو ڕۆکی پۆڵکەی بۆ ماوە بابەت نەزاندراو بۆ دوو سیفەت لێرە هیچ نازانین یعنی کوماوەستا یعنی تەماشا بەجە لە پرسیار وەزارەیەدا دوو نەزاندراومان هەیە بەڵام کوب دۆزینەوە لێکدانێک لە نێوان دوو ڕۆکی پۆڵکەی بۆ ماوە بابەت نەزاندراو بۆ دوو سیفەت زووتە دوو ڕێک بوونە یعنی ئەمە ڕوخسارێکمە لە ڕوخسارێکیدا نازانین ئەوە چییە نازانین ئەوەش چییە چ بکەنێدی ڕێژەی بۆ ماوە بابەتی یان ڕێژەی ڕوخسار بابەتی وەچەکان ئەداتن بەوێ دۆزینەوە ئەم ڕۆژەی لە پەیدا بوو نۆ گوڵ ئەرخەوانی و کەڵ و هەڵاو ساو کو حەل بوو نۆیان گوڵ ئەرخەوانی کەڵ و هەڵاو ساو زاڵ و زاڵ باشە سێیان گوڵسپی و گوڵسپی کەڵ و هەڵاو ساو دەبی بزانی کامە ڕوخسار زاڵە کامە ڕوخسار بەزیوە ئەگەر نا زەحمەتە هەلوێت سێیان گوڵ ئەرخەوانی گوڵ ئەرخەوانی و کەمەرە یەک هاتوو یەکیان گوڵسپی کەمەرە یەک هاتوو یەکیان گوڵسپی کەمەرە یەک هاتوو باشە ئێستا دوو بۆ ماوەبەتی دوو ڕۆژ پۆڵکەمان لێکدا نازانین چیە بەڵام ڕێژەکە دایتەمە ڕێژەکە چییە 933 هەر کاتێک ئەو ڕێژە دیت 933 ئەوە بەبێ یەک و دوو بەبێ حەرکرد نوشتووە دوو ڕێکمان لە دوو ڕێژیدایە کامە دوو ڕێک لە دوو ڕێگە ئەوە یەک ڕێک و دوو ڕێگەوە هەو نییە دوو ڕێک و بەزیوە هەو نییە دوو ڕێکمان لە دوو ڕێژیدەیە تەواو کو بزانم هەر کات ناگۆڕێ بابەجە دوو ڕێکمان لە دوو ڕێژدا ئەوە ڕێژەکەیتی 933 باشە بابەجان پرسیاری نوێم لێکدانی تاکە دووڕ بوون ئاڵەتن تاکە دووڕێک بوون تاکێکی زاڵی دووڕێک لەگەڵ بە حەلکەین تاکێکی زاڵی دووڕێک
زاڵی دوورەک لەگەڵ تاکێکی ڕوخسار بەزیو. باشە ئەگەر ئەمە دووڕەجی لە بەزیوی بدەین دووڕەجی لە بەزیوی بدەین ئایا کو دەرەچی ڕێژەکان کو دەرەچیتن با بزانین دووڕەجی لە بەزیوی بدەین بابەجان لە پرسیارەیدا ئەرێتن ئەگەر تاکێکی زاڵی دووڕەک دووڕەکە هەمیشە زاڵە لە بەزیوی بدەین کو دەرەچیتێ نیوە بە نیوە دەرەچی باشە بابەجان نیوە بە نیوە دەرەچی یەکوم مامۆستا چارگۆشەکی حەلەکەین چارگۆشەی پۆنە دانێ باش ئەی کەپیتاڵ ئەی سمۆڵ ئەی سمۆڵ ئەی سمۆڵ حرفی ئەڵەکە ئەوە شوێنی گەمیتەکان یەک بیبەتەنی گەمیتە با حەلیکەین ئەی کەپیتاڵ ئەی سمۆڵ ئەی کەپیتاڵ ئەی سمۆڵ ئەی سمۆڵ ئەی سمۆڵ ئەی سمۆڵ ئەی سمۆڵ نیوەیان زاڵە نیوەشیان بەزیوە نیوەیان زاڵی دووڕەگە نیوەشیان بەزیوە ئایا یەک لەسەر چاریان زاڵ و دووڕەگە نەخێ نیوەی زاڵ و دووڕەگە ئایا لە چاران یەک دوو سێ چەند لە چاران دویان دووڕەگە لە چاران دویان دووڕەگە بەڵێ لە چاران دویان دووڕەگە پرسیاری دێم ئەو خوشەی دایتەمە ئارێ ڕوخسارە بابەتی چوار گۆشەی تاچی ئاماژە پێکرا بە ڕۆژژمارە یەک ئەوەی دەمە دەوێت ڕوخساریان بۆ ماوە ئارێ ڕوخسار بام یەکەم جار حەلیکێ لێرە ئار کەپیتاڵ لە ئار سمۆڵ ئەبێتە چ ئەبێتە ئەوەی حەلکەین ئەبێتە چ ئار کەپیتاڵ ئار سمۆڵ وای کەپیتاڵ وای سمۆڵ ئەوە بۆ مابەتەکەیە بەڵام داوای بۆ مابەتەمە ناکات داوای ڕوخساری لەمە دەکەم ڕوخسارەکە بکو بزانین ئەلیلی یەکەم زاڵە ئەلیلی سێیەم زاڵە ئەوە ڕوخسارێک ئەوە ڕوخسارێک باشە دوو سیفەتی جیاوازن ئەلیلی یەکەم زاڵە ئەلیلی سێمیش زاڵە ئار کەپیتاڵ چییە تۆلووسە دایتێمە کلیلەکەی دایتەمە وای کەپیتاڵ چییە تۆ زەردە یعنی تو دەرچوو تۆلووسی ڕەنگ زەرد تۆلووسی ڕەنگ زەرد باشە بابەجان ئەوە بە حاڵی دەرچوو هەلە پرسیاری یازدە لەسەر ڕوخسارگۆشەیەی بۆ ماوە بابەتی ئەو جارە داوای بۆ مابابەتێکە بابەجان لەو پرسیار باسی ڕوخساری کرد داوای کرد لێرەشان داوای بۆ ماوەی دەکاتن بۆ مابەتی چوارگۆشەی ژمارە دوو کو دەرەچیت تەماشی بابەجان هەرکو حەلەکە لێرە ئار کەپیتەلەک لێرە هاتێو نییە لێرە نازانم کوب ئەم دەبی ئەو بۆ گەمیتێ بدۆزمەوە تا بتوانم تاچی ژمارە دوو بدۆزمەوە بەڵام کوب دۆزمەوە تەماشا لێرە دوو ئار کەپیتاڵم هەیە نییە ئار کەپیتاڵێکم دانا دوو ئار سمۆڵم هەیە ئار سمۆڵێکم دانا وای کەپیتاڵ وای کەپیتاڵ ئەبێتە وای کەپیتاڵ وای سمۆڵ وای سمۆڵ وای سمۆڵ تاکێکی دۆڕێکمان دەیە لە سێ لێرە دوو ئار کەپیتاڵم هەیە ئار کەپیتاڵێکی دانێم ئار سمۆڵێک هەیە یەکێ لێرە سێ ئار کەپیتاڵمە بی نەخێر ئار سمۆڵێکم دەبی لێرە هەبیت وایە ئار سمۆڵێکم دەبی هەبی باشە دوو وای سمۆڵم هەیە وای کەپیتاڵێکم هەیە ئەکرێ سێ وای سمۆڵم هەبی نەخێر کەواتە ئەوەشیان وای کەپیتاڵ ئەوە بێتە چێ وای کەپیتاڵ باشە ئێستا تاچی ژمارە دوو چیە ئار کەپیتاڵ ئار سمۆڵ وای کەپیتاڵ وای سمۆڵ کامە ڕاستە ئار کەپیتاڵ ئار سمۆڵ وای کەپیتاڵ وای سمۆڵ لەقیسی دووڕێکمان لە دووڕە جلێ ئەوە هەمیشە ئەو لایە دووڕەگ و دووڕەگە هەمیشە ئەو لایە یەکڕەگ و یەکڕەگە ئەومان زانی وایە پرسیاری 12,000 بۆ شەوی پرسیارەکان دێنەوە لە پرسیاری وەزاری ئەوە کو حەلەکەین تەماشا بابەجە ئەگەر لە ئەنجامی لێکدانی دوو ڕۆکی پۆلکەی قەدرێش 124 ڕوەک پەیدا بوون باش لەو 124 ڕوەکەی 92یان قەت درێژ بوون 92یان قەت درێژن 21یان قەت کورتن ئەوە بۆ مابەتی ئەو دوو ڕۆکە چمان لە چ دێت تا بۆ شەوی دەرچیە تەماشا بابەجە نۆتەکە کووە باشە 369 ئەگە نەزانی 369 3 زاڵ و 21 3 زاڵ و 1 بەزی و
کەنجی ڕوخسار با بە 3 بۆ 1 دەرەچی ئەگەر دووڕەجی لە دووڕەجی بدەین وایە هەردووچیان ئەو کاتی بەو شێوە دەرەچی. پرسیاری 13 ئەگەر ڕێژەی ڕوخسار بابەتی تاکە دۆڕەک بوون بە وردی بخینەوە تاکە دۆڕەک بوون یان دووسە دۆڕەک بوونە تاکە دۆڕەک بوون یان یەک سیفەتمان لێکدایە لە وەچەی دووەم دۆڕەک لە دۆڕەجی بدەین بۆ سیفەتێک 1 2 1 بێت ئەوە دەبێتە ئەوەی وەچەی دووەم تەماشا بەجەم یەک ڕەک لە یەکڕەجی بدەین باشە یەکڕەجی زاڵ یەکڕەجی بەزی بدەین ئەوە دووڕەک دەرەچی دای با زاڵبوون تەواوەکە وەچەی یەکەم دەرچوو وەچەی یەکەمان لێکدا دووڕەکمان لە دووڕەجیدا و وەچەی دووەم ڕوخسار باشە باسی ڕوخسارێکە باسی بۆ ماوەی ناکە و ڕوخسارەکە 3 بۆ 1 دەرەچی زاڵبوونی تەواو بەڵام بەمە دەڵێتن چێ لە وەچەی دووەم ئێفتوەکە ئەگەر دووڕەجی لە دووڕەجی بدەم دووڕەج لە دووڕەجی بدەم لە وەچەی دووەم دەبی ئەو ڕۆژە دەرچی کامە ڕوخسارە کامە لێکدانە ڕێژەی لە وەچەی دووەم ڕێژەی تاکانی 1 2 1 دەرەچی زاڵبوونی تەواو 3 بۆ 1 دەرەچی حەدیث چییە؟ یانی زاڵبوونی تەواو نییە نەخێر ئەو ساڵ بەندی نوێمان باس نەکردە ئێوە هەو نییە فرە بێمان باس نەکردی ئەوە شەو چماوە زاڵبوونی ناتەواو زاڵبوونی ناتەواو ئەگەر هاتەوە هاوزاڵبوون لە وەچەی دووەم 1 2 1 دەرەچی باشە ئەو وەڵامە ڕاستەکانە. پرسیاری چادە ئاسانە هەرێ کاتێک کەسێک دەڵێ ڕەنجی ئەم گوڵە پەمەییە یانی ئەم بەچاو چی دیتە ڕوخسار دەرەبچین دەوەرەکە کەوتارم ڕوخسارە بابەتە وەڵامی ئێ ڕوخسارە بابەتە. پرسیاری 15 لە لێکدانی دوتە دۆڕەک بوون لە لێکدانی دوتە دۆڕەک بوون دۆڕەجی لە دووڕەجی دەین دوتە دۆڕەک بوونە دووڕەکمان لە دووڕەجدا ڕێژەی ڕوخسارە بابەت ناڵێ ژمارەی ڕوخسار بابەت ئەرێ ڕێژەی ڕوخسار بابەت کە گوتیە ڕێژەی ڕوخسار بابەت دەبی لەبەرد بی 9 3 3 1 ئەگەر گوتی پرسیار هاتووە گوتی ژمارەی ڕوخسارە بابەتی چەندە ئەگەر لە جوتە دۆڕەک بوون دووڕەج لە دووڕەجی دەین ئەگەر گوتی ژمارە ئەڵێن 4 ڕوخسارە بابەتی جیاواز دەرەچی ئەگەر گوتی ڕێژەی ڕوخسار بابەت 9 3 3 1 دەرەچی غەڵەت نەبی. پرسیاری 16 پرسیاری 16 خشتەشی دایتەمە باشە بە مەشەڵەتن ئەی کەپیتەڵ ڕوخساری تەوەرەییە ئەی سمۆڵ ڕوخساری لوتکەیە باشە ئەڵێ سێ لە چوارگۆشەکانی 1 هەتا 4 چارگۆشەی دایتەمە 1 2 3 4 تاکەکان بە ژمارە دایتەمە ئەو تاکانی بە ژمار دایتەمە گەمیتەکانی دانەیە کامیان ڕوخسارە بابەتی ڕوەچی گوڵ تەوەرەی نیشان دەدات بزانە ئایا ساڵەکەت کامەیە بەزیوکە کامەیە چکە ئەگەر نەزانی زاڵ کامەیە بەزیو کامەیە تۆ پرسیار پێ حەل ناکرێت چکە زۆر ئاسانیشە باشە بابەجەم گوڵ تەوەرەی زاڵە ئادی بەزیوەکەی چیە گوڵ لوتکەیە باش کامەی لەمە دەوێتن لە یەکەمە تا چارم کامەیان گوڵ تەوەرەیە باشە لێرە ئای کەپیتەڵ ئای کەپیتەڵی دەم ئەبتە چیابێتە ئای کەپیتەڵ ئای کەپیتەڵ ئەوە یەکەم دووەم ئای کەپیتەڵ ئای سمۆڵ سەیەم ئەبێتە ئای کەپیتەڵ ئای سمۆڵ چارم ئەبێتە ئای سمۆڵ ئای سمۆڵ کامە زاڵەکەیە یەک پیتی کەپیتەڵ هەبوو زاڵە یەکەم چارگۆشە یەکەم زاڵە بەڵێ چارگۆشەی دووەم زاڵە بەڵێ چارگۆشە سێم زاڵە ئای کەپیتەڵ ئای سمۆڵە بەڵێ کەواتە یەکەم و دووەم و سێم زاڵە کامە ڕاستە ڕقیسی باشە بابەجەم لە پرسیاری 17 ئەرێ بەگەڕانە بۆ ئەم چارگۆشە پۆنێتە چ جۆرێکە ئەم یەک سیفەتم لێک دەیە مادام یەک سیفەتە ئەوە تاکە دۆڕەک بوونە لەکدان تاقیکاریان نەخێر باشە لێرە تاکە دۆڕەک بوونە ئەی بیسی بەڵام چمان لە چ دەیە
ئەی کەپیتاڵ ئەی سمۆڵ یعنی دووڕەکم لە دووڕەجی دەیە تاکە دووڕەک بوونە بەڵام یەکڕەک لە یەکڕەک نەخێر تاکە دووڕەک بوونە بەڵێ دووڕەکمان لە دووڕەجی دایە بەو شێوەیە باشە بابە پرسیاری هەژدە لە لێکدانی تاقیکاریدا جوودبوون لە نێوان تاکەکی ڕوخسارە بابەت زاڵ ڕوودەدات لەگەڵ تاکەکی هەمیشە لێکدانی تاقیکاری ڕوخساری زاڵ لە ڕوخساری بەزیوەدەم باشە ڕوخساری زاڵ لە ڕوخساری بەزیوەدەم لە نێوان تاکەکی ڕوخسار بابەتی زاڵ لەگەڵ چێ لەگەڵ بەزی و ڕوخسار بابەتی بەزی و بەڵێ تاکەکی ڕوخسار بابەتی زاڵ نەخێ زاڵ لە زاڵی نادەم زاڵ لە دووڕەجی نادەم کەواتە تەنها بەزیوەکەی دێکەدەین لێرەش بابەتجان دوتە دووڕەک بوون ئەو پرسیارەمان هەیە ئاسانە پرسیاری 19 لە جوودبوونی نێوان لە جوودبوونی دوتە دووڕەک بوون لە نێوان تاکەکی بۆ مابەت ئەی کەپیتاڵ ئەی کەپیتاڵ بی کەپیتاڵ بی کەپیتاڵ لە چ بدەین تاکەکی دیکەی بۆ ماوە بابەت ئەی سمۆڵ ئەی سمۆڵ بی سمۆڵ بی سمۆڵ بدرا هەموو وەچەکان بۆ مابەتیان کو دەرەچی لێرە یەکڕەجی زاڵ لە بەزی یەکڕەجی بەزیوە دێن ئەوە هەموو وەچەکان ئەی کەپیتاڵ ئەی سمۆڵ بی کەپیتاڵ بی سمۆڵ دەرەچی کەواتە بۆ ماوەیان ڕوخسار داوای بۆ ماوەی لەمە کردەوەنە هەڵێن بۆ ماوە بابەت کو دەرچووە هەموویان یعنی چەند یعنی 100 کو دەرچووە ئەی کەپیتاڵ ئەی سمۆڵ بی کەپیتاڵ بی سمۆڵ ئایا زاڵ دەرچوو بەڵێ بەزی دەرچوو نەخێر یەک لە بۆ سفر بەو شێوەی کامە ڕاست دەرەچی ئەی کەپیتاڵ ئەی سمۆڵ بی کەپیتاڵ بی سمۆڵ لەقی سێ ڕاست دەرەچیتن ڕوخساری پرسیارێکی تر پرسیاری 24 بابەتجان ئەوانە گرینگن پرسیاری 24 چەند جۆر گەمیر چەند جۆر گەمیتی بۆ ماوەی جیاواز پەیدا دەبێت لە زیندەوەرێک بۆ ماوە بابەتەکەی ئەو بۆ ما بابەتەمان هەیە ئەی کەپیتاڵ ئەی سمۆڵ بی کەپیتاڵ بی کەپیتاڵ ئایا چەند جۆر گەمیت دروست دەبێت بابەتجان ئەوە چەند ڕەگە ئەوە دوو ڕەگە ئەی کەپیتاڵ ئەی سمۆڵ ئەوە چەند ڕەگە ئەوە یەک ڕەگە دوو زاران یەک دوو جۆر گەمیت دروست دەبێت چوار گەمیتە بە ژمارە بەڵام ئەرێت جۆر چەند جۆرە دوو جۆرە بابزانیم کو حەلەکەن ئەلیلی یەکەم لە سێمە دەم ئەبێتە ئەی کەپیتاڵ بی کەپیتاڵ یەکەم لە چارەمە دەم ئەی کەپیتاڵ بی کەپیتاڵ دووەم لە سێمە دەم ئەی سمۆڵ بی کەپیتاڵ دووەم لە چارەمە دەم ئەی سمۆڵ بی کەپیتاڵ چوار گەمیتن بەڵێ ئەی جۆر ئەو دوانە لێکەچن ونیا ئەو دوانش لێکەچن کەواتە دوو جۆر گەمیت دروستە بێ دوو جۆر گەمیت دروستە بێتن باش پرسیار بستۆ لەسەر هاوزاڵ بوونە پێرانسەکە بەکرد ئاسانە بیتن کام لەمانە دەربارەی هاوزاڵ بوون ڕاستە ئەی هەر جووتێک لە دوو ئەلیلە جیاوازەکانی هاوزاڵ بوون سێ ڕوخسارە بابەتی جیاواز پەیدا دەکات بەڵێ چ دروست دەکاتن لە هاوزاڵ بوون ئێم پەیادەکە لەگەڵ ئێم دەربڕینی هەر ئەلیلێک لە دوو ئەلیلەکە بۆڵێک لەوە چەی دۆڕێک دەردەکەوێت بەڵێ ئەی ڕاستە بیش ڕاستە کەواتە لەخی دی ئەوبی بێکەوە ڕاستە 29 لە لێکدانی تاقیکاریدا ئەگەر بۆ شای وەچەکان ڕوخساربەتی زاڵ بن و بۆ مابەتی نادیار دووڕەک دەرەچێ یعنی ئەمە هەمیشە گوتمان لێکدانی تاقیکاری بەزیوی لە زاڵە دەین بەزیوەکە زانی چییە ئەی سمۆڵ زاڵەکە یان ئەوە تێ یەک ڕەجی زاڵە یان ئەوە تێ دوو ڕەگە
یعنی لە گدانی تاقیکاری زاڵەکە نازانم چیە یان یەک ڕەگە یان دوو ڕەگە زاڵی یەک ڕەجی لە بەزی وێدەم یان دوو ڕەجی لە بەزی وێدەم ڕێژەکە دەگۆڕێ ئەگەر زاڵی یەک ڕەگمان لە بەزیویدا ئەوە 100%یان وەچەکان هەمویان تکو دەرەچی هەمویان زاڵ دەرەچی ئەگەر دوو ڕەجی لە بەزیوی بدەم ئەوە نیوە بەنیوە دەرەچی باشە بەجە نیوە بەنیوە دەرەچی لێرە ئەرێتن چێ لە لێکدانی تاقیکاریدا ئەگەر ڕێژەکەی دارێ هەمویان ڕوخسار بابەتی زاڵ بن ئەوە بۆ ماوەتی نادیار دوو ڕەگ دەرەچی ئەگەر بۆ ماوەتی نادیار دوو ڕەگ بوو وەچەکان کو دەرەچی نیوەی وەچەکان ڕوخسار بابەتی زاڵن نیوەشیان بەزیوە ئەو پرسیارەمان هەیە زاڵبوونی تەواو زاڵبوونی تەواو کاتێک ڕوودەت کە تاچی لە زاڵبوونی تەواو تاچی زاڵی یەکڕەگ باشە لەگەڵ تاچی زاڵی یەکڕەگ و لەگەڵ دوو ڕەگ هەمان ڕوخساریان هەیە یعنی کۆ مامۆستا یعنی بۆ نمونە تی کەپیتاڵ تی کەپیتاڵ تی کەپیتاڵ تی سمۆڵ زاڵی یەکڕەگە ونیە ئەوە قەت درێژە تی کەپیتاڵ تی سمۆڵ ئەوەشیان قەت درێژە کەواتە لە زاڵبوونی تەواو دوو بۆ ماوە بابەتی جیاواز یەک ڕوخسارە بابەتی هەیە تەوا لە زاڵبوونی تەواو تاچی دوو ڕەگ و تاچی زاڵی یەکڕەگ هەمان ڕوخساریان هەیە دوو ڕەگ و هەمان ڕوخسار بابەتیان هەیە پرسیاری سیوێک ئەگەر لێکدانێک دەرێمان تاکەچی دوو ڕەگ بۆ ڕوخسارێکی جاری کراوە دوو ڕەگ تاکێکی یەک ڕەگ و بەزی و بۆ هەمان ڕوخسار بکرێت ئەوە تاکە پەیدابەکان کو دەرەچی تاکە پەیدابەکان یەک دۆ دەرەچی نەخێر دوو ڕەگ هەمیشە دوو ڕەگمان لە بەزیوی بوودا دوو ڕەجی لە بەزیوی بدەین نیوە بەنیوە دەرەچی نیوەیان زاڵ دەرەچی نیوەشیان بەزیو دەرەچی یەک جۆر بۆ ماوەتە نەخێر دوو ڕوخسارە بابەتی جیاوازە بەڵێ دوو بۆ ماوەتی جیاوازە بەڵێ کەواتە لەقی بیویستی ڕاست دەرەچی باشە بابەتە لەوێ ئاگادار بە بۆ ماوەتی نازانراوی سیفەتێک کە ڕوخسارە بابەتەکەی زاڵە بەس تاقی دەکەین بە لێکدانی تاقیکاری زاڵەکەی لە بەزی وێدەین بە لێکدانی تاقیکاری لە زاڵەکەی لە بەزی وێدەین پرسیاری سیوسێ چ دەکەین ئەو بۆ مابەتەی کە گەمیتی ئەی سمۆڵ بی سمۆڵ بە ڕێژەی 125 پەیدا دەکات باش ئەو گەمیتە کو بە چ ڕێژێک پەیدا دەبیتن تەماشا بابەجان ئەی کەپیتاڵ ئەی سمۆڵ بی کەپیتاڵ بی سمۆڵ ئەو ڕێژە کو پەیدا دەبیتن لەو بۆ مابەتە ئەو ڕێژە گەمیتە دروستە بی بەڵێ چۆن ئەی کەپیتاڵ لە بی کەپیتاڵ لێدا ئەبێتە ئەی کەپیتاڵ بی کەپیتاڵ ئەی کەپیتاڵ یەکەم لە چارەمەدەم ئەبێتە ئەی کەپیتاڵ بی سمۆڵ دووەم لە سێمەدەم ئەی سمۆڵ بی کەپیتاڵ دووەم لە چارەمەدەم ئەی سمۆڵ بی سمۆڵ 25 25 25 25 ئەی سمۆڵ بی سمۆڵ بە ڕێژەی 25 لە چ پەیدا دەبیتن لە تاکێکی دوو ڕەگ بۆ هەردوو سیفەت باشە دوو ڕەگ بۆ هەردوو سیفەت چونکە ئەو گەمیتە پەیدا دەبێ لە چێ لە تاچی یەک ڕەگ و دوو ڕەج پەیدا دەبێتن باشە تەماشا بەڵام ڕێژەی جیاوازە ئەی کەپیتاڵ ئەی سمۆڵ بی کەپیتاڵ بی کەپیتاڵ بەبزانین کو حەلە بێ یەکەم لە سێم ئەی کەپیتاڵ بی کەپیتاڵ لەوێ دروست دەبێتن ئەی کەپیتاڵ بی کەپیتاڵ وانیا دووەم لە سێم ئەی سمۆڵ بی کەپیتاڵ دووەم لە چارەم ئەی سمۆڵ بی کەپیتاڵ لەوەی دروست دەبێ ئەی سمۆڵ بی سمۆڵ ئادی لەوەی دروست دەبێ ئەی سمۆڵ بی کەپیتاڵ بی سمۆڵ لەوانە دروستی بەڵام ئایا ڕێژە 125 یەکەم لە سێمەدەین
I small B capital یەکەم لە چارەمەدەم I small B small دووەم لە سێمەدەم I small B capital دووەم لە چارەمەدەم I small B small I small B small لێرە هەیە I small B smallش لێرە هەیە دوو جۆرگەمیت ئەوە لێرە بەڕێژە تا 50 دروستە بێ باشە بەڕێژە تا 25 لە تاچ دووڕک دەرەسی لە ڕێژەی 150 لە تاچی یەکڕک و دووڕک دەرەسی ئەو پرسیاری حەلەکەین و لەبەر کاتی ئاخی پرسیاری 34 تەماشا بەجان ئەگەر ڕێتێچوونی باسی ئەگەر یەکە باسی ئەگەر یەکاتن ئەگەر ڕێتێچوونی دەرکەوتنی ڕوخسارێکی جاری کراو لەوەچەی دووەم سەرسەر 16 دەبێ ئەگەر چەندە ئەگەری دایتەمە 3/16 ئایا ژمارە تاکەکان چەند دەبێت ژمارەی تاکەکان داوا کراوە کە لەوانەیە ئەم سیفەتە دەربخەن لەوەچەی دووەم کە لە 100 تاک پێکاتیبی بنچینەکەی چەندە بنچینەکەی یان کۆی تاکەکانی 700 تاکە ئەوەی دایتەمە ئەگەر یەکسانە بە چ یاساکە تەبەربی ئەگەر یەکسانە بە ژمارەی تاکەکان لەسەر کۆی تاکەکان ئەگەری دایە بڵێ چەندە 3/16 ئەگەری دایە 3/16 ژمارە تاکەکان داوا کراوە کۆی گشتی تاکەکان 700 تاکە دوولا دوولێوانی بکە چەندەکە ئەکاتە 150 تاک تاوا بەجان ئەوە لەسەر بەشێک لە پرسیارە وەزاریەکانی کەرتی دووەمە بەندی هەفتەمان هەڵ کرد هیوادارم سووتان لەوەرگرت بێتن پشت بەخوا لە تاقینەوەی وەزاری ئەگەنە نمرەی دڵخوازی خۆتان و سەرکەوتووە بن بەشتان ساڵ بێ